سڵاتان لەبێ بەڕێزان و ئەم کاتۆ هەموو کاتێکدان باش ئەمڕۆ لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تەوریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ باس لە دیاردەی چەکی بێمۆڵەت دەکەین لە هەرێمی کوردستاندا و تەوەری بەرنامەکەمان تایبەتە بە حکوومەت و هاوڵاتیان لە بەردەم هەڕەشەی چەکی بێمۆڵەتدا لە هەرێمی کوردستان. بەڕێزان ئەم دیاردەیە وەک باز دەکرێت تا ئێستا بنەبەر نەکراوە چەندین ساڵ هەرێمی کوردستان بەدەست ئەم دیاردەیەوە دەناڵێنێت کە ڕۆژانە قوربانی لێ دەکەوێتەوە، ڕۆژانە دەبینین حاڵەتەکان ڕووداوەکان هۆکاری سەرەکی ئەم حاڵەت و ئەم ڕووداوانە بوونی چەکی بێمۆڵەتە و بوونی چەکە لە ماڵاندا. هەندێک باس لەوە دەکەن کە پێویستە چەک هەبێ لە ماڵاندەوە لە پێویستیەوە ئەم پرسەیە خۆت ئەم حاڵەتە دروست بووە. هەندێک باس لەوە دەکەن کە بوونی چەک وای کردووە کە کۆمەڵگەی کوردی بەرەو توندوتیژی بڕوات و چەندین ئامارمان لەبەر دەستدایە و لە دوا پێشهاتیشدا دوێنێ بەڕۆبەری پۆلیسی پارێزگای هەولێر ئەوەی پێشنیاز کردووە کە لەلایەن حکوومەتەوە ئەو چەکانە بکردرێتەوە کە ئێستا لە لای هاوڵاتیانە ئەویش بە مەبەستی دانانی سنوورێک بۆ بازرگانیکردن بە چەکەوە. دیارە عەمید عەبدولخالق تەلعات کە بەڕۆبەری پۆلیسی پارێزگای هەولێرە بابەتی کڕینەوەی چەکی هاوڵاتیانی لەلایەن حکوومەتەوە وروژاندووەوە بەوتەی خۆی کە ئەوەی وتووە کە بە مەبەستی دانانی سنوورێکە بۆ بازرگانیکردن بە چەکەوە. ئەمە لە کاتێکدا کە لە ماوەی ڕابردوودا تەنها لە پارێزگای هەولێر چەند کەسێک لەسەر هەڵگرتنی چەک دەستگیر کراون و بەپێی یاسای بستویەکی چەک مامەڵەیان لەگەڵ دەکراوە. هەروەها لە ئێستادا لە سنووری پارێزگای سلێمانی لیژنەیەک پێکێنراوە لە پارێزگای سلێمانی دیارە بە هاوکاری پۆلیس و ئاسایش بۆ دەستگیرکردنی ئەو کەسانەی کە چەکی بێمۆڵەتیان پێوە تا ئێستا بەپێی ئامارەکان توانراوە کە 70 چەک دەستی بەسەردا بگیرێت. بەڕێزانم هەروەها لە ئێستادا ئامارەکانی قوربانیانی ئەم ڕووداوە لە 2 مانگی ڕابردوودا لە هەرێمی کوردستان لە هەولێر 11 کوژراو، هەروەها لە سلێمانی 9 کوژراو، لە گەرمیان 4 کوژراو، لە دهۆک 7 کوژراو، لە قەزای سۆران 2 کوژراو، هەروەها بریندارەکان لە هەولێر 26 بریندار، لە گەرمیان 5 بریندار، لە سلێمانی 6 بریندار، لە دهۆک 2 بریندار، لە قەزای سۆران 4 بریندار. ئەوەی دەبین بەڕێزان دیارە ئەوە قوربانیان بە چەک لە کوردستان لە 2 مانگی ڕابردوودا دیارە ئەوە دو ئامارە لەسەر ئەو کەسانی کە بوونە قوربانی ئەم دیاردەیە لە هەرێمی کوردستاندا. ئێوە دەتوانن لە پەیوەندەکانتانە باس لە پێشنیازەکان بکەن بەڕێزان، هەروەها باس لەو پێشنیازی بەڕۆبەری پۆلیسی پارێزگای هەولێر بکەن کە دەڵێت بودجەیەک تەرخان بکرێ بۆ کڕینی ئەو چەکانەی کە لە ماڵاندان وە بێمۆڵەتن بە تایبەتی دیارە ئەگەر ئەوانش بگرێتەوە. بەڕێزان دیارە دیاردەی هەڵگرتنی چەک لەناو هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا تا ئێستا لەلایەن هێزە ئەمریکانەوە کۆنتترۆل نەکراوە و بەوتەی بەرپرسانی ئەمنیش دیاردەکە یەکێکە لە هەوکارە سەرەکیەکانی ئەنجامدانی تاوان لە هەرێمدا کە ڕۆژانە لە ناوچە جیاوازەکانی هەرێمدا ڕوودەدەن. ئەمە سەرڕای هەوڵی لایەنە پەیوەندیدارەکان بۆ ڕێگەگرتن لە دیاردەی چەکداری و ئەگەر کۆی ئامارەکان باسکەین بە گوێرەی ئامارەکان تەنها لە 2 مانگی ڕابردوودا 33 هاوڵاتی لە هەرێمی کوردستاندا بە چەک کوژراون و 43 کەسی تریش بریندار بوون. بەڵێ بێگومان لەسەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک بەناونیشانی facebook.com/nariatv دەتوانن ڕابطەی بنووسن سەرنجەکانی خۆتان بێرن لە سەر تەوەری بەرنامەکەی خۆتان. بەڵێ یەکەم پەیوەندیمان گۆگر لە کەلار. فەرموو کاک گۆگر. کاک ئیسلام لە باسرەوە کە عەفوە کاک سوپاس. ئەحوال باشی زۆر سپاس دەکەم. بەڵێ ئیسلاممان لەگەڵدایە فەرموو. زۆر سپاس برا گەورەی لە نەعەی باسرەوە تەلەفۆن تۆکەم برادرێنی کۆتڕۆل باخرات دەستخۆشی و بەرنامت لێکەمەگە ئەوم کەیبانە قسام بکەم بەنسبەت سەرچی ئەوە خەرکۆ قازیفە و دۆشکە و دەبابەی لەمارێ باوکمەوە ئەوانە ئەوەی لەشێ بینن ئەوە یەکەم. مەبەستە چی بوو تێ نەگەیشتمەگە دووبارەیەکێتەوە کاک ئیسلام؟ ئەوە یەکەم پرسیاری یەکەم. پرسیاری دووەم لەسەر زادەبانی باسرمەی ئەڕۆم. کاک ئیسلام پرسیاری یەکەم تێ نەگەیشتین مەبەستە چی بوو؟ باسرمەی زادەمان بۆ کراوە لەباتی تێکەرە وشتن نۆبینن گەڵا لەسەر گەڵای خۆرمان بۆ دێ لەسەر ڕوەکەن و لە ڕەسیفەکان و لەسەر شۆردەرەکان و ئایا ئەوە نازە ئەم بەخۆ کابراش کرێکار مەزان میشەکە کۆکوونیە ئەلم کاکە تێکەرەی نۆم بیرە ئاتن
خۆری لە مەڕوەکەن ئەدە بە خۆریێرێ بە زبرێرێ بە دارێرێ بە بەردێرێ مهندی ساتێ زادەکەی هەمووی ڕەفسکردەوە بەرگەم لایە بەرگەم لایە زادە هەموو زادەکەی ڕەفس کردەوە مهندی ساتێ مانسیان بە 50 وەرقەی ساویان نواندێ و یەکتەرشیان ڕوانەی مارێ کردی ئەوە قارونەکە تخوا دا لەم عافیزی دا لەسەرکی حکومەت دا لە بە قسەکانەکەم کار بەهانان مۆبێن بەڵێ سپاس بۆ کاک ئیسلام لە باسرما. ئیلهام لە سلێمانی سڵاوی بێفەرموو. ئیلهام لە سلێمانی. بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نیە. لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک باوکی ئاریا دەڵێت دەستخۆشی بۆ تەوەرەکەتان سپاسی دەکەین. دەڵێ بەلای منەوە هەڵگرتنی چەک یاخود چەکی بێمۆڵەت کارێکی خراپە، بەڵام کە مۆڵەت هەڵدەگرن یاخود لە دەسەڵاتدان یاخود دەسەڵات پشتگیریان دەکات ئەگینا خەڵکی هەژار مەحاڵە چەکی هەبێت. ئەروەها ڕێبین ڕەفەت دەڵێت ماڵ نییە چەکی نەبێت، زۆر مەترسیدارە، حکوومەت هیچی لەگەڵ عشیرەتەکان پێ ناکرێت چونکە چەکدارن. ئەمڕۆ لە کوردستان 50 نەفەری چەکدارت هەبێت خۆت حکوومەتی بەڕاستی کارتۆنیە حکوومەت ئەمە تێبینی ڕێبین ڕەفەت بووە خۆی خوێنمانەوە. بەڵێ پەیوەندیکترمان لەگەڵدایە. الو بەڵێ سەردارمە لەگەڵدایە. فەرموو کاک سەردار. سەرباز لەزاخۆ ببوورە فەرموو کاک سەرباز. سەبارەت لەو چەکە دەبێت حکوومەت پێشی لە ئەندامەکانی خۆیان دەستێت. بەڵێ ئەوەیکە چەکی بمەڵەتیان هەیە پاشان بە خەڵک بپرسێت کە جایە ئەو چەکە قەدەغەیانە و پرسیارکیش من پێشمەرگەمە سەبارەت تەوەرەک ئێمە حەزین تەوەرەک لەسەر پێشمەرگە چ بکەین لێرە. بەڵێ زۆر ممنون. زۆر سپاس بۆ کاک سەرباز لە سلێمانی. بەڵێ هاوڕێ لە ڕانیا فەرموو کاک هاوڕێ. ئەم کاتە بەربەڕێز زۆر سپاس کاک هاوڕێ. وڵات دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم تەورێکی جوانە. سپاس دەکەم. بەڵێ ڕای بەڕاستی دەربارەی چەک و ئەو جۆرەشتانە بەڕاستی من ینی پێم سەیرە لە کوردستان لە کاتی بۆ نەویان یادە ئیسپەکاندا ئێمە دەبینی زۆر بە ئاسایی چەک دابەش دەکرێت. ینی بەرپرسانی ئەم هەرێمە هیچ هەوڵێکیان نەداوە، هەوڵێکی وایان نەداوە بۆ ئەوەی ینی چەک لە لای خەڵک بستێنەوە. دەبوو حکوومەت هەرێمی کوردستان بەڕاستیانی کارێکی وا بکات، ینی چەک لە بازاڕەکاندا نەیەڵێت بە نەئاسایی بفرۆشێت. ئێستا بۆ نمونە لە مەتیقەی ئێمە لای ڕانیە و چاخڕن و ئاجیا ئەوانە کە دیاردەی چەک فرۆشتن و بیکەیستی و ینی کۆمەڵێک شتیکە دەتوانیت بکرێت و دەستت بکەوێت بۆ ماوەی چەند کاتێک دواتر بیگەڕێنەوە. ئەمە بەڕاستی ینی بێپلانی وەزارەتەکانی ناوخۆ پێشمەرگە و حکوومەتی هەرێمی کوردستان دەستخۆشتان لە دەکەم دووبارە سوپاس. زۆر سپاس بۆ کاک هاوڕێ لە ڕانیە. بڵێ بیلال لە سلێمانی فەرموو کاک بیلال. ئەم کاتۆ باش کاشمانجان زۆر سپاس دەکەم کاک بیلال. دەستخۆش بۆ تەوەرەکەت. سپاس دەکەم. وەڵا بەنسبەت چەکەوە چەک دیاردەیەکی ناشرینەکە لە هەرێمی کوردستان زۆر باوە بەداخەوە تەنها کەس بوون تە قوربانی ئەو چەکانە کە بە هەڵە و بێ ئەوەی کە هیچ بەڵگەیەک هەبێ یان هیچ مۆڵەتێکیان پێ جاری ئەم چەکانە هەڵەگرن لە توش لە کاتی عەسەبێتە بەکارێن کارەسەتی لێکێتەوە. بەڵام کاشمان ئێستا ئەم حکوومەتی هەرێم برارێکی دەکەمە لە پێشوتی ئەو کەسانی کە مۆڵەتیشیانە بۆیان تازە ناکرێتەوە. ئەم بڕیا تا چەندێ مەسەڵەن کاری پێکراوە. ئەمە یەک. دووەمیشیان ئەو چەکانە کامانە یعنی چەکەکان جیا نەکراوە چی چەک جۆرە چەشتێکە هەر نابێ هەڵگیرێت. ئەو چەکانە کە ڕاشی پێکرێت هەم نابێ هەڵگیرێت یان خەڵک چێڕاوەکات یان هەموو نوعێک مەمنوعە. یعنی ئەبێ حکوومەتی هەرێم بەڕاستی ئەبێ بەجددی کارەکە لەسەر ئەوە. یعنی زۆر باشە کاک بیلال باس لە ئەرکی حکوومەت کرد. لە ئێستادا بەڕێوەبەری پۆلیسی پارێزگای هەولێر پێشنیازی ئەوەی کردووە کە بکڕدرێتەوە لە خەڵک واتە بودجەیەک لەم ساڵە دیاری بکرێت بۆ ئەم بابەتە. تا چەند ئەمە دەزانیت ئەمە چارەسەرێکە بۆ ئەم دیاردەیە؟ وەڵا ئەوە چارەسەرێکە یعنی ئەوەش نوعێکە چارەسەرکردن بکرێتەوە. بەڵام لەوە مهمتر چییە؟ ئەم چەکان لە شوۆیەن یعنی ئەو شوێنە قەتعەکە کە بە قاچاقیە لە ڕێ ڕەسمیۆیە لە هەرشی شوێنەکەت قەتعیکە لەو سنوورە کە داخلی کوردستانە بێت. ئەوەش شتێکە کە بکرێت باشترە. بەڵام لەوە باشتر ئەوەیە کە لە سنوورەکان چۆن داغڵە بێت نەیەڵێت بە هیچ جۆرەیەک داغڵ بێت. سپاس بۆ کاک بیلال لە سلێمانی. بەڕێزان دەتوانن باس لە دیاردەیەکی تریشکن کە پەیوەندی بەم دیاردەیەوە هەیە کە ئەویش دیاردەی تەقەی خۆشیە کە پێی دەڵێن تەقەی خۆشی زۆر زەدەبینین تەنانەت لە یاریەکی وەزشیدا کە یانەیەک دەباتەوە گەڕەکەکان دەبن بە گۆڕەپانی
شەڕوە دەست دەکرێت بە تەقەکردن کە تا ئێستا لە هەرێمی کوردستاندا لە چەندین ناوچە ناتوانین بڵێن لە هەموو سەرجەم شار و شارشکەکانی هەرێمی کوردستان لە چەند ناوچەیەکدا تا ئێستا ئەم دیاردەیە تا ئێستا وەکو خۆی ماوە و کۆنتترۆل نەکراوە. بەڵێ ئەحمەد لە ئاکرێ فەرموو کاک ئەحمەد. کاک ئەحمەد لە ئاکرێ فەرموو کاک ئەحمەد. کاتت باش زۆر سپاس دەکەم. شك يعني شك والله تشتكي معقولية يعني عندك عدد بيجي لي وقت 16 ساعة. بله بله كاك أحمد. يعني تشتكي شك نوك شك كردستاني هرمة يعني أوراما. بله أوراما يعني لا حوجانية شك زملي يقول يعني كلاشينكوف عندك عدد بيني بكثير هرقص يا بله زۆر سپاس بۆ کاک ئەحمەد لە ئاکرێ دیارە هەمان ڕای هەژار شەهابە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکە دەڵێت سوپاس بۆ خوددا کوردستانمان ئارامە پێویست بە هەڵگرتنی چەک ناکات. عیماد لە کەرکووک فەرموو کاک عیماد. ئەم کاتت باش کاکە شوانجان. زۆر سپاس دەکەم کاک عیماد. سپاس دەکەم کاک شوانجان سەبارەت بە هەڵگرتنی چەک. وڵی منیش هەمان شەوتم لەخوا بەزیاد بێ هەرێمی کوردستان ئارام و پێویست ناکە ماڵان چەکیانە بێ. خۆی شتێکی خراپە شتێکی دژمنە لە ماڵەوە بێ شتێکی زۆر زۆر خراپە. حکومت لەخوا بەزیاد حکومەتی هەرێمی کوردستان لە کوردستانی وەزع ئارامە و پێویست بۆ ناکە خەڵکی چەکەڵ بگرێ و بۆ خۆ پێشەوە وتت ئەدینی لە کاتی یانەکان هیواتەوە ئەبێتە تەقەکردنێکی گەلەسەر بەڕاستیەوە کەسانی فەقیب لەوە دەبێت شتێکی زۆر زۆر خراپە. من هیوادارم نانی حکومەتی هەرێمی کوردستان چۆن ئەوە بڕی کردووە بابێکدایی بڕ بکات چۆش بگرێ حدودەکان بگرن نانی خۆی لە چۆ دێکاک شوان نەم چەکانە لە چۆ دێ قاچاقچەکان لە چۆ یێنن نانی ئەمانیوە معاملە بە چەکەوەکە نانێ لە چۆ دێ لەم غێر بدەسم کەسانەوە دێتە ژوورەوە. من هیوادارم ئەو سورونانە بگیرێ زۆر زۆر باشترە شتێکی باشترە هیوادارم بر بکرێ کوردستان نمێنێ شتێکی خراپە بەڕاستی دینی تودا هەرێمی کوردستان چەکەتەڵگرتووە بۆ چی چەکەتەڵگرتووە تۆ لەخوا بەزادە شارێکی ئارامی سەوکەمە کەرکوون بەڕاستی ڕاستەکەیتەوە شاری کەرکوون تۆ زەبەر قەڵام شارە بەس هەرچەنێ ئەمان نییە لە شارێکی خۆتە دانیشتە کاک شوانجان. بەڵێ هیوادارشم هاوڕیان بەشداریەکەن لەسەر تەوەرەکە قسەکان با لەسەر بابەتێکی دیکە نەڕۆن شێوازی بەرنامەکە ئێمە شیوادارین. سپاس بۆ کاک عیماد لە کەرکووک. فاتیمە خان لە سلێمانی. فاتیمە خان لە سلێمانی ئەم کاتت باش کاک شوان. زۆر سپاس دەکەم فاتیمە خان. سپاس بۆ تۆش. بۆ هەموو کارمەندانی ئێن ئاسیەت سپاس بەنای هەموویانە. سپاس لە دژ خۆشیایەتی کاک شوانجان هیوادارم حکومەتی هەرێمی کوردستان قەرارێ دەرکا بە هیچ شێوەیە چەک نەمێنێت لە کوردستانە خاصەتەن لە ناو ماڵانە کەوا ئەبینی هەر قوتابیە دەبینی کە لەگەڵ مامۆستاکەیان دەنگ بەڵەیەک تێبێ سەگەکەی ماڵە بەبێ دەنگە با و مامۆستاکەی تیرۆرەکە ئەیکوژێ یاخود ئەبینی بە بۆنەی خۆشیەوە هاوڵاتیەکە لە ماڵەکەی خوا تەقەکە ئەم تەقەیە نازانێ بەرەوچوو ئەڕوا ئەم فیشەکە ئەکەوێ بەبەرێکێکە ئەیکوژێ بریناری ئەکە هۆکارەکەی زۆر زۆر ناشیرینە بەڕاستیەکەی خۆزگە هەر قەدەغە بکرایە لە زمانەیەکە بووین چەقۆش هەڵمە ئەگیرا خۆزگە ئەو قەرارەی ئەو سایی هەشتاکان ئێستش تەطبیق بکرێت کە چەک هەڵمەگیرێ بە هیچ شێوەیە. ئیتر هیوادارم جێڕێز سپاس ئێوە بێ زۆر سپاس دەکەم کاک. زۆر سپاس بۆ فاتیمە خان لە سلێمانی. بەڵێ کاک گیادگار لە چەمچەماڵ فەرموو کاک گیادگار. زۆر سپاس کاک گیادگار. دەستخۆشی تەوەی بەرنامەکەتان لێدەم. زۆر سپاس دەکەم. سەبارەت بە قەدەغەکردنی چەک من زۆر سپاس حکومەتی هەرێمی کوردستانەکەم چونکە لەوەتی بەرارێک هاتووە چەک قەدەغە بکرێت لە شاری چەمچەماڵە ژمارەی کورداوان بە ڕێژەی ساڵ و سار و پێرارەوە کەمتر بووتەوە. جا خاڵێکی تریش ئەوەیە کە بڵاوبوونەوەی چەکی پۆلیس و ئاسایشە زیاتر بۆ نمونە ئاسایشە لە ماڵەوە کاتێک ئیسراحەتێک ئاوانە لە واتبانیە چەکانی لەلایەن کەسوکاری و براکانیەوە هەڵدەگیرە ئەوش دێتە ناو بازاڕەوە بە تایبەتی لە کاتی شەوات ناتوانین تا درەنگانی شەو لە بازاڕ بمێنیتەوە بەهۆی ئەوەی کە شەڕ و ئاژاوێک دەمەقالە کرێتە سەر بەساهێنانی چەک بێتە ئاراوە. داوا لە حکومەت ئەەکەم ئەو چەکانێکە لە شاری چەمچەماڵان بێ مۆڵەتن یان وەری بگرێتەوە یان مۆڵەتی بۆ کات زۆر سواسانە. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ کاکارزان لە قوشتەپە فەرموو کاکارزان.
ئەم کاتەوە باش زۆر سپاس کاکەجان چۆنی کاکەشوانەکان زۆر سپاس دەکەم بەڵێ تەوارەکەت پڕ بە پێشتە حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵێ بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر ڕاست دەکات من لە کۆڵانی خۆمان زیاتر لە 15 نەفەر ئاسایش و شرطە و پێشمەرگەیتیایە ئەگەر حکوومەتی هەرێم ڕاست دەکات کە کاتی دەوام تەواو بێت باسەکەکانیان یەکسەر لە بارەگای خۆیان تەسمیرکەنەوە بازێشان بنێ بەڵێ بەس ئەمانە هەموو سیناریۆیە کاکەشوانەشیان ئەمە سیناریۆیە کە بەڕاستی یعنی حکوومەتی هەرێم دایە ڕێژێ بەرامبەر بە خەڵک چۆن ینی سیناریۆ کازان بۆی زیاتر تێبگەین کاکەشوانەجان ئێمە هەمومان نەزانێ حکوومەتی هەرێم کاتێک ئەوێ ئێمە هەڕەشەما لەسەرە کاتێکە چێ بۆ تورکیا بۆ ئێران ئەوە بە ئاشکرا خۆی تەکە فرۆشە بۆ سووریا بۆ کوردەکانی سووریا هەموو ملەتی کوردەزانێ هێشتا هەر تێ نەگەیشتین کاکازان ئەگەر ڕوونی کێتەوە مەبەستە سیناریۆیە چییە کە پەیوەندی بە ڕۆژی سووریا ئەوانەوە هەبێ ئەمە سیناریۆیەکە بۆ ئەوەی کە خەڵک لیان ڕانەپەڕێ بەڵێ هیوادارم خەڵکی کوردستان لیان ڕاپەڕێ و مەبەستە پێشنیازەکەی بەڕێوەبەری پۆلیسی پارێزگای هەولێرە بێگومان وانە کاکەرزان کاکەشوانەجان تۆ سێوی کە ئەگەر من پێتەڵم دەڵێم لێ کۆڵانی ئێمە زیاتر لە 15 نەفەر سەکدارە بەڵێ بەڵێ تێگەیشتم حکوومەتی هەرێم بازیان ئەداتێ لە کاتی دوامتەوە بێ سەکەکانیان لێ دەستێنێتەوە کەسی فەخی سەچی لە شوێ بن لە ماڵەوە سەچی بۆ چیە بە قوربان بڕۆ ماڵی بەرپرسەکان بەڕاستی پێ بڵێم دۆسەی لێیە ئەگەر ڕاستەکە بە ئەوانە سەحب کاتەوە ئەیوایان نا سپاس بۆ کاکەرزان لە خوشتەپە دۆسکی لە دهۆک دەم باش کاکشوان دەم باش کاک دۆسکی سپاس دەکەین ڕاستی ڕێیا منیە بۆ دیاردە جەگەلگرتنە یعنی هەتا بینی کە مولەت جیۆپەی دەچیتات جهێکی حکومی و دایرەکە حکومی و سەحکێ دەبان جا دەبار ڕایانجی یعنی هەموو بینیش عالەمێ دەتۆ دەچیتە جۆر یاشی وەکی مەدحەکت کرد ڕێیا من یعنی شتێکی گەلێکی خراپە و هەر ڕۆژ تۆ دەبینی وەکی بیتە ئاهەنگێک وەکی نەورۆزێ دەبێژین عندك طلقة هافن وقديش ما هيك حكمة بدأ دلخو ده وهمية جريت أبي طلقة هافن شو هر كسر يجي نياسي ويادي جدي بخبيني نخش خانة كده بيني شك دست حرس إذا رأيام مثلا وجي بيوستي هندنا كابن شو يا آرام هوجانا كده غدارة دست كلاشيكوف دست حرس صدا بيتا وجي سجى رأيام يكريته هيفيداري نفتشفر نميني اگر تو سکه خلقی ماجی هندک حالت نفسیت هی مالدا و دبانجا جی یالویره اره او ده چی کرد و که دیگی کشید پاده چی کرد یان ده خو کشید هیویداری نوه بمبر بیتو نمینی تو زور سپاس روه زور سپاس بو کاگدوسکی لدهوک لسر طور کمالاتی فیسبوک ئەحمەد خان چاربوتی دەڵێت لە ئاکرێ بە بڕوای من حکوومەت تاوەکو ئێستا هیچ پلانێکی نییە بۆ بنەبڕکردنی چەکی بێمۆڵەت هەروەها بێخاڵ عەزیز دەڵێت هیوادارم ئەم دیاردەیە بنەبڕ بکرێت چونکە هەڕەشەیەکی ترسناکە بۆ سەرگیانی هاوڵاتیان بە تایبەتی لە ناوچە عەشایرەکاندا. بەڵێ حسێن لە سۆران فەرموو کاک حسێن. چۆنی برام باشی؟ سپاس دەکەم کاک حسێن. دەست خۆشی زۆر ڕەحمەت لێ یەکەم. سپاس دەکەم. کاک حسێن با پرسیارێ بکەین زۆر جار ئەوە دوو جارە من یاخود ئەم وشەی کە باز دەکەی وشەی عەشایرەکان و دیومانە پێشتر کە ڕووداوێک ڕوویداوە شەڕێک لە نێوان دوو بنەماڵەدا بەم شێوەیە بووە کە باس لە عەشایرەتی کراوە لە هەرێمی کوردستاندا. پێت وایە ئەم دیاردەیە تا چەند پەیوەندی بەو حاڵەتانەوە هەیە؟ دیاردەی بوونی چەک یاخود چەکی بێمۆڵەت. بەڵێ دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم چەکی بەڕاستی فعلا 100% تەسیری لەسەر مەسائلی عەشایری هەیە. ئەوە حکومەتی بە مەشهوری نەبی لە هەر مەسەلەکی ئەتو باسێکەی کە بەرنامە و منهەجی نییە، پلانی نییە. لە هەر مەسەلەک لە هەر شتێک ئەتو باسێکی بەرامبەر بۆ ملەتی هەیە بەرنامەی نییە. بەنسبەت تێکیش بەڕاستی بەرنامەی نییە، چونکە چەک کێشەی زۆر گەورەی چەک ئەوها بە زۆری لەو بازاڕ هەر کەسەشی دەبین دەبان دەچی بە بەرمەلیوەیە. ئەمە ساعات مەسلحەتمە لەو بازاڕی. پێر شخصێک هاتە دوکانی من کە چەکی بە پێ بووە، یعنی هەر لە دوو هەندەری دەسوڕە. باشە ئاخر ئەو چەکەی لەبەر پشتیتی ئەمن ئەگەر لەگەری وێ ڕاچوبامە ئەو پشتی مشکلە بوون لەوانەیە شتێکە گەورە بووایە. ئەودا بەسەراحات یعنی کێشەی زۆر گەورەیە. ملەتی ما بە تایبەتی ناوچە منطقەی ما ئێستا یعنی فەرموو جاری وا هەیە لەسەر منداڵی بەشەڕاتینە ئەو چفەچی لەمارینە ئەو چفەچی لەمارێ. باشە ئەگەر حکومەتە ئەو کابرای پێشمەرگەی دەستە دەوامێ ئەو تەکەلۆ دەگە خۆدین تۆ جارەکی دیکە لۆ لێ بەجێ نایێت
يعني مثلا انتم مسؤول شي دبيني لبازاري دفش ورقه لقدا هريشي دنيا تشامبي كاتش مرخوت ولا لافغانستان ناجي انتو كابرايا شال الجزائري كابرايا شال خذ الناشاري يقدين مسؤول بيبو حمايه ومسكودي تبازاري يعني أنا مسؤول أنا هركسك حماية هركسك يروح بتسجل خود استومالي خو يعني كيش فرق استومالي تسجل خودك خود بتومالي يعني كارمن دي أسايش كارمن دي شخصي حر كارمن دك مثلا لو بابتانا براسي حكومة برنامجية هل وكل هيت مسألة دي كبرنامجية هل هو مسألة برنامجية فرم وزارتنا أخو وزارة في تيش فرق حرتي برنامجية كانوا مثلا يعني أما تنزار دي مشاكل ما لنا والسودان لنا مثلا حتى لبنان مال خوما المشاكل ما ندرس بها يعني زور وفيتي جنزت يعني عمري هرزكار حرداش دسارت في بريدة تتشيو إتازة بيها يعني أو بيت كنترول كتشن نادسيلو حاولت تكون أما أقدر نادسيلو زور بردش لك أبدا هذا يعني دارش لك أبدا هذا مستمرون هذا أما فرمان تورکیا ایران برو هر کسی که بشر بزور زور دارش زور باشه کاسن سپاس بۆ پەیوەندەکەت سپاس بۆ کەحسێن لە سۆرانەوە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت صدیق محەممەد دەڵێت پێم وایە پێویستە وەزارەتی ناوخۆ کۆمەڵێک مەرجی زۆر خۆزدا بنێت بۆ کەسانی کە دەیانوێت مۆڵەتی چەک دەربهێنن و مۆڵەتەکەش ساڵانە پێویستی بە تازەکردنەوە هەبێت و غەرامێکی مالی هەبێت بۆ ئەوەی هەموو کەسێک نەتوانێت مۆڵەتی چەکی هەبێت چیمەن عەباس دەڵێت خۆزگە چەک قەدەغە بکرێت جگە لە پاسەوانی نیشتیمانی دانەر حسێن دەڵێت حکوومەت چەک دەبەخشێتەوە و داوای قەدەغەکردنیشی دەکات هەژار کەریم دەڵێت باشترین چارەسەر ئەوەیە کە حکوومەت چەکەکان لە وڵاتیان بکرێتەوە هەیە من شەیدا دەڵێت ئەم حکوومەتی ئێمە هیچ شتێکی باشی نەکردووە هەرچی سەردانی پارێزگای بکات مۆڵەتی داوەتی ئەمە حکوومەتە یان یاری منداڵان ئەمە جگە لە ئەوەی دەڵێت ئەمە ژیانی تێکداوە بۆ مەستەی ئەو بێ دەڵێت و ژیانی هەموو تاکێک دەخاتە مەترسیەوە بەم ڕێژە زۆرەی کە مۆڵەت دراوە بە هەموو کەسێک بڵێ هەڵۆ لە قادرکەرم فەرموو کاک هەڵۆ زۆر سپاس کاک هەڵۆ کاکان قادرکەرم بەڕاستی دیاردەی تەکەڵگرتن باوە بەڕاستی کێشەیەکی گەلێک گەورەی لە قادرکەرم بەڵێ کێشەیەکی گەورەی لە قادرکەرمە هەروەها دیاردەی تەکەڵگرتن بووەتە کێشەیەکی هەرە گەورەی کۆمەلگا بەڕاستی ئێمە نازانین چی بکەین لە ئەم کۆمەلگانان تەندروستە بەوەی بەربەرەکانی حیزبەکانەوە کاتی هەڵبەت لە وزارەتەکانە چەک دەبەخشن ئێمە نازانین بوونێتە تۆپی یاری لە نێوان حیزبە سیاسیەکان بۆ بۆنەی چەک بەخشینەوە لە نێوان هەموو حیزبەکان بەڵێ ئێمە زۆر داوای لە حیزبەتی هەنێ مەکەین هەڵمەتی تازەکردنەوەی مۆڵەت نەبێت بە شێوەیەکەوە کردنەوەی چەک بێتە پرۆسەیەک بۆ داهاتوو هیوادارین چەکەوتو بێت زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ دەروێش لە هەولێر فەرموو کاک دەروێش زۆر سپاس کاک دەروێش ئەو کاتتان باش زۆر سپاس دەکەین دەستخۆش یەکەم کارخواانە زۆر سپاس دەکەم کاک دەروێش دیارە دیاردەی تەکەڵگرتن و هەبوونی کتاب پێزەوەندترین دیاردەیە لە ناو مجتەمەعدا خاصەن مجتەمەعی مەدەنی و کۆمەلگای مەدەنیدا ناشرین و خێزەوەنا ئەو ڕۆژانە بەسەر پێویستی تایبەتی خۆی هەیە لە ڕۆژگارێکی تایبەتدا دیارە لە ڕۆژگارەکانی شتۆ ڕۆژگارەوەی ڕۆژگارەکانی بەرگریکردن لە وڵاتدا و لە سوورەکانماندا لەو کاتە پێویستێکی ڕۆژانە و وەکو شتێکی پیرۆز بوو چاک منێک لەوانەوە کە پێشمەرگە بووم ڕۆژانە فەنکەی خۆم ماسە کردم ڕۆژانە ئیدامە مەکرد بەڵام ئێستا پێویستی بە چەک بێتم من کە کەسێکم لە ناو شارە زوم بە کراسێکی نێوخۆڵ و پانتۆڵەوە یعنی بەڕاستی ئێستا برادێک باسی لەوە کرد لە کەرکووکەوە قسەی کرد کاک عیماد گوتی ئەمان هەیە من لەگەڵ قسەکەی ئەویش نیم کە دەڵێ ئەمان هەیە ئەگەر ئەمان هەبوایە بۆ لێپرسراوەکان و تایبەتدەستانی گەورە دائیمەن بە فەوتی حمایە ئەگەڕێن و ئەسڕین بڕوایان بەو ملەتی خۆیان نییە بەڕاستی ئەوەش ئاخر جێگای پرسیارە کاکشمان دوای وێ شتێکی ئێستا دیاردەیەکی پێ هەیە کەسێک کە چێتە لای بەرپرسە گەورەکان و حزبە گەورەکان وا کاڵێت من 50 سەگدارە هەیە زۆر بە سنگێکی فراوانەوە وەکو داعبەتکاری چاچانەکەنەوەگە لەبەر 50 سەگکەوە وەریانەگرن 50 سەگدار وەرەگرن بەڵام ناتن بە دوای ڕۆشنبیرد و پیاوی مستەقەد و کەسی لێ هاتوو بگەڕێکەوە وەرەگرن بۆ حزبەکەی خۆیانە ئەوە بکەن شتێکی کە لەوە قێزەوەندتر ئەوەیە لە کاتی مناسەبەکاندا یاخود لە کاتی هەڵبژاردنەکاندا جوانترین دیاری حزبەکان چەکە یاخود ئێستا نەوجۆرە چەک هەیە کاکە من ئەو ڕۆژە لە ماڵ برادێک بووم
زۆرەتە چێکی هێناوە ئەو سەکانە ئەسڵ نموردەزیت لەناو عێراق هەر نەبێ بە حیاتی لە ڕێگای مەتاڕەکانەوە عیانێنن. زۆر باشە، سپاس دەکەین، زۆر سپاس بۆ کاک دەروێش لە هەولێر، سپاس بۆ پەیوەندەکەت وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە. بەڕێزان بەردەوامی لەگەڵتان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک هێمن شەیدا دەڵێت ئەم حکوومەتی ئێمە هیچ شتێکی باشی نەکردووە، هەرچی سەردانی پارێزگا بکات مۆڵەتیان داوەتێ. ڕابەر ئەحمەد دەڵات سڵاو پێویستە لە بەرپرسەکانەوە دەست پێ بکرێت. سەلام لاو دەڵێت سڵاو من دەڵێم شتێکی زۆر باشە ئەگەر حکوومەت گرنگی بەم بابەتە بدات، چونکە زۆربەی کێشەکان بەهۆی ئەم چەکانەوە دروست دەبن. کامەران مەلا عوسمان دەڵێت بەڕای من دوو هۆکاری سەرەکی هەیە بۆ بڵاوبوونەوەی چەک بەم شێوە بەربڵاوە. یەکەم زۆربەی کەرەستەکانی یاریکردی منداڵان تفەنگ و شمشێر و دەمانچە و هەتا دوایی ئەمە وا لەو منداڵانە دەکات کاتێک گەورە بوو کە هۆگری ئەم کەرەستانە بێت. دووهەم سیاسیەکان لە کاتی هەڵبژارنەکاندا وەکو دیاری ئەیبەخشنەوە بەسەر ئەم لە ئەولادا بۆ کڕینی دەنگی هاوڵاتیان. زەرەند دزەی دەڵێت حەزب بەو هەموو چەک و جبەخانەیە حکوومەت بەو دەسەڵاتەوە خەڵک مافی خوراوە بەو دڵتەنگیە خوا چاکی بکات هاوڵاتیش حەقی خۆیەتی چەک هەڵگرێ. بڵێ پەیوەندیکی ترمان لەگەڵدایە؟ هێمن لە سلێمانی فەرموو کاک هێمن. بەڵێ ئەم کاتتان باشێ سەراویتان لەگەڵە لە سلێمانیەوە. زۆر سپاس کاک هێمن فەرموو. زۆر بەڵێ بەڕێ بەڕاستی ئەمە دەستخۆشی لە بریارەکەی حکومەت دەکەین بۆ بریاری کەنێشتنی شتێک لە شارەکان. بەڵام بڕواز بەڕێز ئێمە دەری چۆنە ئێمە چۆنەڵی لەگەڵ سەکا گەورە ئێمە من دایکێک هەموو کات مناڵەکەی کە بەخێوە کاکە لە دایکە بێ هەموو کات بە باوەش حەز ناکە لێ دروستکەوێتەوە. هەنی شتێکیش ئێمە لەگەڵی گەورە بووین، چونکە هەز دەکەین کە شتێکمان نەبێت لە ماڵە چۆنەڵی مەترسیەکمان لەسەرا. ئیتر مەترسی دەرەکی بێ، مەترسی تراوسێ بێ، مەترسی ئەم دیو بێ ئەو دیو بێ، مەترسی گاوخرات بێ. ئیتر بۆیە بە قەناعەتی من ئەگەر ئێمە پێویستە هەموو کەسێک شتێکێکی هەبێ لە ماڵەوە، چونکە پێویستە چونکە کۆمەڵگەی شەرقی ئێمە لە شەرقاژی، ئێمە غەرب نین، ئێمە لە شەرقاژی، ئێمە هەموو ئەم کۆمەلگانە هەموو ئەو شێوەیە پەروەردەکەین ئەبێ لەگەڵ چەک گەورە بکەین. ئەگەر ماڵێک چەکیدانە ئەگەر دەڵێ پێویستە کەواتە ئەو پێویستیە تا چەند ئەمە ڕاست و دروستە کە ئێمە وابین کاک هێمن، لەبەر ئەوەی هەرچی دیاردە هەیە لە ئێستادا پەیوەندیدارە بە بوونی چەکی بێمۆڵەت لە ماڵاندا. تەقی خۆشی پەیوەندیدارە بە چەکەوە، مردنی کەسێک بریندارکردنی کەسێک پەیوەندی بە چەکەوە هەیە، شەڕی دوو بنەماڵە دوو خێزان پەیوەندی بە بوونی چەکی بێمۆڵەتەوە هەیە. پێت وایە ئەم پێویستیە جەناب بەس لە مەترسی دەکەی، ئەم مەترسیە وای کردووە کە ئێمە دەبێت چەکمان هەبێ بۆ شێوەی کە هەندێک دەڵێن لە ئێستادا کوردستان ئارامە. لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دەڵێن کوردستان ئارامەوە پێویست بە بوونی چەک ناکات لە ماڵاندا. کاکێ من گوێت لێمە؟ ڕاستێک بەڵام کاتێک کە نەماڵە شەریانە بێ بەڵێ کە دوو بنەماڵە شەریانە بە گفتوگۆ چارەسەر بکەن، نەک چەک بەکاربێنە. دانەی هەندێکجار سەخۆیت یا بەکاربێ، دانەی هەندێکجار بە تالیبەر یعنی کۆمەڵی داواتی تر شەڕ بکرێ بڵێ. بەڵام ئێمە زۆرتر یعنی لە کۆمەڵگاکانی دەرەوەی شار یعنی لە زۆربەی لە یادیەکان یعنی چۆنەڵی شارەکان باشتر بووە تا حەد تێور بووەتەوە. ڕێزی هەمسەرایی هەرەوە نەبووم زۆر سپاس بۆ کاک هێمن. بەڵێ دەچینە گەرمیان باوکی چێنەرمان لەگەڵدایە فەرموو باوکی چێنەر. ئەم کاتۆ باش. زۆر سپاس باوکی چێنەر. بەڕێزی کاکە دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم. زۆر سپاس دەکەم. دەستخۆشی لە وەزارەتی ناوخۆکەم کە بۆ ئەو بڕیاری دەری کردووە. بەس من خۆم وەکو کارمەندێکی وەزارەتی ناوخۆ پێشنیارێکم هەیە بۆ وەزارەتی ناوخۆ. ئایا من کارمەندێکی وەزارەتی ناوخۆم چەکێکی حکوومەتم لەلایە لە 2005ەوە من دەمانچەیەکی حکوومەتم لەلایە تا ئێستاکە حکوومەت مۆڵەتی بۆ من نەکردووە کە ئەو چەکە هەڵگرم، تەنانەت نەوە مەدەنیوە بە بەرگی عەسکەریشەوە مۆڵەتی بۆم نەکردووە. ئایا وەزارەتی ناوخۆ بۆ کەسێک کە هاوڵاتیەکە ئەچێت پارچەکێکە سێنەیە مەسە لە دەمانچەیەکە سێنەیە بە 20 ڕقەی ئەلاکولی بە هەر چەندێک بێت ئەچێت دەیسێنێ و مۆڵەت بۆ هاوڵاتی ئەدات. ئەمە من زەرورم مۆڵەت بە کارمەندەکانی خۆی بدات یا بە هاوڵاتیەکە تێ لەسەر جادە پارچەکێکە سێنە و مۆڵەتی پێەیە. اینجا پێشنیارێکی ترمەیە من وەکو پۆلیسی دارستان، من خۆم پۆلیسی دارستانم، زۆر جار ئێمە ئەچین مەسەلا ئەچین بە دوای ڕاوچی ئەو شتانە کە چەکیان پێەیە تاپڕۆم شتانەیە پێ ئەمە چەکانەگرین، ئەم چەکانەگرین کەچی ئەچینە بازار ئەوەنەی تر چەکەیە بۆ فرۆشتن
ئەمە ئەبێ بنەبڕی لە حکومەتەوە بکرێت حکومت ئەبێ سەرەتا هەڵسێت لە بازار ئەو چەکە قەدەغە بکات کەس نەتوانێت بفرۆشێت کە ئەمانش ئەگیرێت ئەچێتە غەزێنی حکومەتەوە ئیتر هاوڵاتیە کەسێک ناتوانێت بڕوا دووبارە چەکێک بسێنێ و دووبارە بچێت ڕای پێ بکە ئایا هەشتێکی هەر کێش و مەشاکلێکی پێ بناتەوە. بەڵێ سپاس بۆ باوکی چێنەر لە گەرمیان بڵێ کارەسات لە چەمچەماڵ ئەم کاتەوە باش کاک شووە زۆر سپاس کا کارەسات نازانم ناوەکە تەواوە یان ناوێکی خوازراوە ئیشەڵات چۆنی بە قوربان باش زۆر سپاس دەکەم سپاس کا کارەسات چەکە لە وڵاتی ئێمەیە بەڵێ عند أبو الخليل الذي إذا أصبح الشعب نظام تتبع الغابة تتبع بالعبر الرسم في ولاية يمنى وبلاو كل شكل مع الله کاکارەسات بەردەوام بە قسەکردن بەڵام ئەگە شوێنەکەت گۆڕی ئەگە پەیوەندی بە خراپی شوێنەکەتەوە هەبێ بە باشی گومان چۆنە بەڵێ چۆنە باشتر ئێستا فەرموو اینجا برای بەڕێزم چۆن چەک و دەمانچە و قازیفە و هاوان و بیکەیسی لە ماڵان و لە ماڵی عەشایر و لای ئەو خەڵکە وەکو چکلێت و لقوڵدا بەش بکرێ بەڵام خۆی کێشەکان نابێ حکوومەت هەر ڕێوێ بێ ئەبێ دەسەڵات ڕێویش بێ و شێریش بێ بەڵام کێشەکان لە ڕێگەی یاساوە یاسا چۆن یاسایکی تایبەت بەو کێشەیە دەرسێ بە غەرامەیەکی زۆرەوە بە تزایەکەوە بەوەی کۆتایی بێ بەڵام ئەم ڕۆیە مابین هەندێک لایانی دەسەڵات خۆی چەک و دەمانچە بە دیاری دابەشەکە ئیتر نازانم ئەمە چۆن چارەسەرێک بەڵام ئەمە پێویستە حکوومەت و پەرلەمان و وەزارەتی ناوخۆ یاسایەکی تایبەت بە غەرامەیەکی تایبەتەوە بە سزایەکی دیاریکرا و بە عقوبەیەکی دیاریکرا و بۆ ئەم کێشەیە دیاری بکرێ بۆ ئێمە کارەساتە بەڕاستی ئەمە پێویستە چارەسەر بکرێ لەبەرەوەی ئەمە خۆتان نەزانن لە دووەکەەوەنە و لە سلێمانی ئەوە لێ ئەوەنە بە کارەساتی چەکوژرا ئەمە کێشەیەکی گەورەی ئەمە کارەساتە بەڕاستی ئەمە کەمبوونەوەی ئەمنی قەومی میلەتەکەمانە لە ڕووی لە دەستدانی گیانی تاکیا وڵاتانی ئێمەوە هەر بژین و سپاسانەکەم زۆر سپاس بۆ پەیوەندەکەت پێش ئێوەی بچینە لای باوکی کوردمان لە دهۆکەوە بەڕێزان دیارە لە ماوەی دوو مانگی ڕابردوودا قوربانیان بە چەک لە کوردستاندا ئامارەکان بەو شێوەیەن کە لە هەولێر 11 کەس کوژراون هەروەها 26 کەس بریندار بوون لە گەرمیان 4 کوژرا و 5 بریندار لە سلێمانی 9 کوژرا و 6 بریندار هەروەها لە دهۆک 7 کوژرا و 2 بریندار هەروەها لە قەزای سۆران بەڕێزان 2 کوژرا و 4 بریندار بەڵێ باوکی کوردمان لە دهۆک بەڵێ باوکی کوردمان سڵاو لێوێ فەرموو سڵاو بۆتە بینەرەوە هەمی گۆدەرە پێشە بەرنامە هەوەسکەین زویدارم بەرنامە تۆشە هەر بەردەوام بن و دەمت درێژتر بنەمەوە خۆشحاڵم پێشکەسی ڕۆشنبیری هەوسکە میلەتێمە بڕاستی ڕایەمە هەز بێژم ئەگەر ئەم حەزکەین بنبرکردنەوەی وڵاتێمە دەمە بەفرسێکش وەجبێ خۆش پۆستێک و خلاص بێت قەسمەماڵە خۆ نەبخێزانە خۆت کرد لەویچێکی کردە جێ وەجبێ جێ چی بۆ کارکردنی دەمە بەد بێتەماڵ ئەگەری بۆی بخارێت ئینسانێکی ڕاستە بۆ ئەمون چەک نەلازمە بەتۆسی ما کەسی دژمنێت خۆنینن هەمیشی کرێت وڵاتێنە بلە بچۆڵێکی ڕەحمێ ئەلا کوڕی منە ئەلا برێ منە ڕاستی بخۆت بۆزۆرێک دەرێت بشهادنەکە تەستیکی گرن چستەیە گرم بوارد خون اجم بوارد خواهد جن بوارد خالقی خوالاتي خوجادن ودقيقة كل بعثة كتشيكن جولة دابونجاي مثل كاشلاشي ذاك في المنطقة الشرعية أشكرها لهيك أنصاج دينك الله كره فلان مسؤولية نظام كره بيان كاسيا مدير طارز جاهية أنا ما بشغل خيرتي أنا تشين ذيك حتى البنية كتشين سري كتشوج هذا الناس مش مخالين بس خشية أركي آخر شيء بله يصاب لبهم يابيتن بله ومن أبدأني هاجر بجرين وسپاس بها زۆر سپاس بە باوکی کوردمان لە دهۆک هەیە من نەورۆز دەڵێت زۆر بە ئومێدی لە حکوومەت دەڵێت بە قسە دەیکات بەڵام بەکردار پێم وایە ئەم دیاردەیە قەت بنبەر ناکرێت نەچی زاخۆیی دەڵێت سەرچاوی سەرەکی ئەو چەکە بێمۆڵەتانە دەگەڕێتەوە بۆ سەردەمی پێشمەرگایەتی و تا ئێستا لە ماڵەکاندا هەیە لەو کاتەدا ئێمە پێویست بە چەک بووین بەڵام ئێستاش پێویست بە چەکین هەتا دەبین بە دەوڵەت ئەژی ئامان جڵێت زۆر جار کەسێک دەبینین چەکی پێەیە ئێمە لەوانەی نەزانین بۆ چمە بەستێک چەکەکەی هەڵگرتووە سەیران محەممەد دەڵێت سلااو یەکەم تۆزیاکردنی چەک قەدەغە بکرێت یان کە دابش دەکرێت تەنها لە کاتی دەوامدا هەڵگیرێت دوو قەدەغەکردنی کڕین و فرۆشتنی لە بازاردا سێ پێدانی مۆڵەت بۆ کەسانی کە زۆر زەرورن ئەویش کە بە کۆمەڵێک مەرجی توند بەڵێ محەممەد لە چەمچەمان فەرموو کاک محەممەد لە چەمچەماڵ
ئەم کاتتان باش دەستخۆشی بەرنامەکەتان لێ بکەم. زۆر سپاس دەکەین کاک محەممەد. من بەڕاستی چاک بە شتێکی زۆر جوان زۆر معقوڵ دەزانم ماڵتوە نەبێت بەبێ چەکردا جوانەکەن ئێستاکە بە تایبەتی ئێمە لە سەدەی 21کین ماڵتوە هەموو کەسێک پێویستە نەک دەماتە نەک بچووکە حتا هەموو ماڵێک دیکەیسیەشێ بێ قوربانگە بەڕاستی ئێستاکە زۆر پەکەوای لێ هاتووە ماڵ بەبێ چەک ئیدارە ناکات بە تایبەتی ئەو کەسانی کە لە شاری چەمچەماڵان بەڕاستی چەکە زۆر پێویستە و من داوا لە هەموو ماڵێکەکەم نەکچێک لە دوایتی سێکێک بیکەیسیەک شوێنە بێت ئەو ڕۆژمان ژۆبدان کە بچێنێتەن هەمووی بازاری چەمچەماڵە من زۆر جار ڕۆشتمەوە ئەو ڕۆژمانەش بینیوە و هیواداریشم کاک محەممەد پێت وایە ئەم پێویستیە بۆ هەموو کەسێک چەکی هەبێت جەناب دەڵێ بیکەیسی هەبێ ئەمە بۆ آخر بەرەز پێویستەکە ڕاهاوسەیەکە شتێکە بەڕاستی پێویستە لە ماڵ هەبێت چەک باش ێستا تۆ دەنگێک شتێکە بێت بەچی شەڕەکەی خۆی سەر کۆم مۆدێلیەوە ماوە خەڵک بەس لە شەرتاویان بەچە خۆ سەرکە یەکسەر شەڕەکە بکەونە ذاتی دەچ پێویستەکە تۆ بەدەست شەڕی لەگەڵاکەی ئەسام چاکە دروست کراوە بەڕاستی نەعمەتێکیە نەعمەتێکی زۆر چاکیشە قوربانگە. کاک محەممەد جەناب وەکو توانج قسە دەکەی یان بەڕاستی دەڵێ کە بیکەیسی بێ بەز لە شەڕ نەکەین ئێمە یان بەخوای گەورە زۆر بەڕاستمە. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت ڕای خۆتە سپاس بۆ کاک محەممەد لە چەمچەماڵ هەموو کەسێک ڕای جیاوازی هەیە لەسەر بوونی شەک لە ماڵاندا بەڕاستی قسەکانی کاک محەممەد مەلاوە سیر بەڵام ڕای خۆیەتی کاک هاوڕێ لە چەمچەماڵ فەرموو کاک هاوڕێ ئەگەر ئێستا پرسیارێکی لێ بکەین فەرموو کاک هاوڕێ لە چەمچەماڵ. ئەو کاتت باش. زۆر سپاس کاک هاوڕێ. کاکە وەڵڵی من ئەمەوێ شتێک بڵم لەسەر ئەو بڵێن دیاردەی چەقەڵگرتن لە چەمچەماڵ لە هەموو شوێنێک بە تایبەتی لە چەمچەماڵە ئێمە نابێت حکومەت تاوانبارگەن بڵێن خەدای حکومەتە فەڕانسی ئێمە کێشەیەکمان هەیە لەم ڕۆژەیە کێشەکەمان عەشایریە بۆ نمونە ئێستا من برایەکم کوژراوە یا باوڵم کوژراوە هیچ کاتێک ئامادەیەوە نیم سیلاحەکانم واز خۆم بێن کاک هاوڕێ پێش جەنابەت هەر لە چەمچەماڵەوە کاک محەممەد پەیوەندی کرد دەڵێت پێویستە چەکە بێت و بەو شێوەیە قسەی کرد ئەم پێویستیە لە چیوە هاتووە پێت وایە برای بەڕێزم پێویست نییە ئێمە بڵێن پێویست نییە بەڵام تۆ سێرگە ئەبێت لەگەڵ بەرژەوەندی خۆدا ئەسکۆتی بێ بەڕاستی من بۆ نمونە پێشتر وتم ئێستا بۆ نمونە من کەسێکم کوژراوە لەو حەقی خۆم خۆرداڕم هیچ کەسێک حەزی بەو پاسە ئاسنە نییە هەڵی بگرێت ئەگەر بۆ خۆشکی کەس بۆ خۆشی من لەگەڵ ئەویانم بڵێم پێویست نییە بەڵام ئێمە نابێ بڵێن هەر بن حکومەت خراپە و حکومەت وایە بەڕاستی ئەو شتانە ئێمە کێشەیەکی تیرۆریستی کێشەیەکی سیاسی نییە کە بڵێن تا لەسەر بگێت ئەمە کێشە عەشایریە بەڕێز دەکەم کەس لە حەقی خۆی خۆش نابێت. زۆر باشە زۆر سپاس دەکەین بەڵێ کاک هێمن لە سلێمانی لەبەرەوەی کاتی بەراورکەمان زۆر سپاس کاک هێمن فەرموو. زۆر سپاس وەڵی دیارە تەوەرەکە تەوەرێکی جوانە سپاسانەکەین بەڵام بەداخەوە شەڕی نەگریسی یەکێتی و پارتی ناوخۆ مەبەستمە دیارە کارێکیان کردو بەڕاستی لە ینی لە سەتا هەشتای خەڵکی ئەم هەرێمەی ئێمەی کردوتە دوژمنیەک ئایا ئەمڕۆ هەروە بە ئاسانی ئەتوانن دیادێت چەکداری لە هەرێمی کوردستان قەدەغەکە زۆر باشە کاک هێمن ئەمە لەلایەک کە باز دەکرێت هەندێک لەسەر تۆری کۆمەڵاتی فیسبوک باسییان لەو کرد هەروە پەیوەندیەک یەکێ لە پەیوەندەکان پێما بێ کاک عیماد بوو لە کەرکووک ئەگەر هەڵە نەبووێتم دەڵێت لە ئێستادا کوردستان ئارامەوە پێویست بە بوونی چەک ناکە لە ماڵاندا تێبینی جەنابە لەسەر پێویست نەبوونی چەک لە ماڵاندا لە ئێستادا کاکەشوان من ڕێزم هەیە بۆ ئەو بەڕێزە بەڵام خۆی ڕاستە من هیچ کاتێک لەگەڵ ئەویانیم بەڵام بەڕاستی مەسلەی دیاردەی خەدەغەکردنی چەک تۆ لە کاتێکا بێ کە حکومەتێک بێ حکومەتێکی منە کارەوە لێ هاتوو بێ یعنی بتوانێت سەر و سەرۆتی هاوڵاتیان بەڕاستی بپارێزێت بەڵام لەگەڵ ئەوەیە تۆ سێرەکەی وڵاتی مەدەدێ و بەڕێزە وتی خەڵکێکی عەشایرە یعنی بەڕاستی تۆ ناتوانی دیاردەی چەکداری هەروە بە کارێکی ئاسان یەکسەر بن بڕکەی ئایا لە هەمان کاتا سێرەکەی ڕێز عەشرەت هەیە کۆمەڵە چەکداری هەیە ئایا بە حکومەتی هەرێم چێت لە ماڵەکانی ئەوانە دەست پێ بکە چەکداماڵی لە ماڵێوان دەست پێ بکە ئەو کاتەم نەڵێم لەوانەیە بتوانێت بەڵام هەتاکو مەسەلەی عەشایری لە وڵاتی ئێمە هەبێ دیاردەی چەکداری شەرێمی زۆر سپاس بۆ کاک هێمن لە سلێمانی قاسم عوبەید دەڵێت بە بڕای من یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی هەڵگرتنی هەبوونی چەک لە ماڵاندا متمانە نەبوونی خەڵکە بە حکوومەت بە دادگا بە یاسا چالاک لە هەولێر زۆر سپاس کاک چالاک کاشوە من هۆکاری زۆری بڵاوبوونەوەی چەک لە دەست هاوڵاتیان یەکەمیان هۆکارەکەی ئەوە بوو کە زۆربەی مۆڵەتەکان کە دەدرا بە واستە و بە برادرایەتی دەدرا وە لە کوردستان کەس بە زەروری ێزانم کە چەک هەڵبگرێ بەڵام بە عام نایانی بۆ تەواوی کۆمەلگا بەڵام هەندێک کەسەیە پێویستی پێێتی بەڵام کە پێویستی پێ بوو پێشتر بۆ مۆڵەتە بۆ کەسانە نەئەدرا کە زەروری هەڵگرتنی چەک بوون تەنها بە واستە و بە برادرایەتی دەدرا بەڵێ
زۆر سپاس بۆ کاک چالاک لە هەولێر زۆر سپاسەکەم بەڵێ کارۆ عەبدوڵڵا دەڵێت ئێمە لە کاتی هەڵبژاردنەکاندا چەک دەبەخشینەوە ئیتر بە بڕوای من ئەوە خەونی شاعیرانەیە نهێشتنی دیاردەی چەک هەڵگرتن هەردی عەبدوڵڵا دەڵێت لە هەر وڵاتێک چەک بە شێوەیەکی ئاسایی لەسەر شەقامەکان بفرۆشرێت ئیتر نازانم چۆن دەتوانرێت بنەبەر بکرێت پشتیوان محەممەد دەڵێت پێویستە چەک هەڵگرتن بنەبەر بکرێت ئاکر کوردی یاخود ئاکار کوردی دەڵێت بەڵێ بوونی چەک زۆر پێویستە لەبەر ئەوەی حکوومەتەکەمان ئەوەی دەسەڵاتی بەدەستەوەی حکوومەتێکی میکاڤیلیە هەموو شتێک دەکات بۆ مانەوەی خۆی و حەزبەکەی و احتیمام زۆر دەدات بە عەشرەتگەری و هۆزایەتی و چەند هۆکارێکی تر وەرەزان سپێنێ لە تەوری تری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک بەردەوام بین لەگەڵتان و پەیوەندەکانتان وەردەگرینەوە هەر لە خۆشیدا بن.